لەکوێ دێکی لە ئەکاونتی خۆت جاوە یەک دقیقە درستە؟ باز ئەگەر دەستی پێکرێت تۆ بدەی باشە؟ مەسووبان نەگوژێتەوە. وەک گوتمان زنجیرەی ئایفۆن 14 دەکڕێتە ڕوو و ئەوانیش تێدابزان پێمەوەی دوایین پێشبینیەکان ئەوەیە کە چار زۆری ئایفۆن دەکرێتە ڕوو ئەوانیش چاردەی مینی چاردە چاردەی پرۆ وەروەها چاردەی پرۆی ماکسی شەوجارە نازانم بەس بە پێی ئاخیر پێشبینی کە من جێم لێ بووە ئەوەیە کە هەر چار زۆرە وەک ساڵی ڕابردوو پێشاتێک نییە لەوەی کە زۆرێکی نوێی تێدابی یاخود با بڵێ جەماعەت پێشەوەی ئێڤێنتەکە بە تەواوی دەست پێ بکە تکایە ئەو ڤیدیۆیانە شێر بکەن لە بۆ هەموو هاوڕێیانتان چونکە ئەوڕۆکە لێرین تا بە زمانی شیرنی کوردی تەواوی زانێرەکەم بگەین لەسەر ئایفۆنی نوێکە و ئێستاش دەست پێ دەکە بە لەگەڵ بین زین دەست خۆش بێگاک بڵن لەگەڵ ئەوەشدا پێم وایە ڕەنگێکی تازەش دەردەکەوانە پێم وابێ ڕەنجی مۆرە کە ڕەنگێکی تازەیە کە لە ئایفۆنی 11 کامێرە پێشتر بەردەست بووە بەڵام بەو کوالیتی ئەوەی باڵێ پێم وابێ لە جۆری پرۆ ماکسی بەردەست دەبی یعنی لە جۆرە نزمەکان بەردەست نابی ئۆکەی ئێستا ئیڤێنتەکە دەست پێ دەکا وەکو ساڵان بینای کۆمپانیای ئەپڵە ئەو ڕەنگە ئەپڵ زۆر خراپە لە هاوڕێگە سخواز وانە دەکا ئەمە لەگەڵ شتوانی. Good morning. We're so glad you could join us. At Apple, we're fortunate to be surrounded by people who strive to innovate together to create products and experiences that enrich people's lives. Products that are intuitive and easy to use, that have a unique integration of hardware and software, and that are incredibly personal. Today, we're here to talk about 3 products that have become essential in our lives. iPhone, AirPods, and Apple Watch. تۆزێ براوزەرەکەی زوم کە کاک بڵن Useful wherever and باسی whenever you need them. And are بەرەمەکان designed to دەکە work لەوانە seamlessly together. دەست خۆش On their own, each is industry leading. لەوانە ئەپڵ واچ Together, ئێرپۆد they provide a iPhone. magical experience.
With one tap, AirPods are instantly set up and ready to work with your iPhone and Apple Watch. And automatic switching allows sound to move seamlessly نه باوانی زیاد نبی گوری که باسی ئیکۆسیستەمە کە دەستا مەسەلەن کۆنێکردنی ئەپڵ لەگەڵ تر باسی ئەوەکە خەڵک سودمەند بە مەسەلەن لە ئیکۆسیستەمەکەی ئەپڵ لەوانە هەبوونی مەسەلەن ئەپڵ واچ ئەیرپۆدز. You can seamlessly handle phone calls between your iPhone and Apple Watch. And you can set your destination on your iPhone, and your Apple Watch will help guide you along the way. Users can even get their health and fitness data from Apple Watch and see it on the Health app on their iPhone. These are just a few examples of the unique and powerful ways our hardware and software are designed to work together, enhancing and enriching the experiences you have with these products. This type of integration is something only Apple can do. بەڕێزانەوە ئێستاکە بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای ئەپڵ کە تیم کووکە زانیاریەکان باز دەکات پێنی باسی شتی گشتی دەکات لەسەر ئەوەی کە ئیکۆسیستەمی ئەپڵ چییە و بەرهەمەکانی وەکو ئەپڵ واچ ئایرپۆدز پرۆ یا ئایرپۆدز بە شێوەیەکی گشتی لەگەڵ بەرهەمە سەرچیەکەی کە ئایفۆنە. باسی تەندروستی و بابەتانە کە ئەپڵ گرنگیشی زۆر پێدەدا بەتابەت لە ئەپڵی ئەپڵ واچی کاتژمێرە زیرەکەی چەندەها بابەت و مەسەلەن شتی گرنگیدا بۆ ئەنجامدانی وەرزش. Dear Mr. Cook. Dear Tim. Dear Mr. Cook. Hello, Mr. Cook. I'm writing to you from Milwaukee, Wisconsin. I'm writing you from Atlanta, Georgia. Soy triatleta y soy invidente. I am a 27-year-old high school teacher. I'm a senior in high school. I only had the watch for 2 or 3 weeks. El reloj ha cambiado por completo la manera en la que entreno y compito. I was viewing a movie with my wife and her family. زەماتکە لایڤەکەی شێرکەن بینێرە لە بۆ زۆرترین کەس بە زۆرترین کەس سودمەند بینینە و ڤیدیۆیە کە لێردا باسی یاخود بڵێن بە زمانی کوردی کۆنگرەی ئەپڵ دەگوازینەوە کە تێیدا نوێترین بەرهەمی خۆی نمایش دەکات ئەویش ئایفۆن 14 مینی 14 یاسای پرۆ ماکس. ئەڵبەت وا پێدەچێت ڤیدیۆیانێک کە ئێستا دەشبینی هەر بە ئایفۆن تازەکەت کۆمان کراوی لەوەیە بەس ئەپڵ دایما گرنگی زۆر بە Atrial fibrillation notification popped up. زۆر ڕاست. نیشانی I looked down at my Apple Watch and my heart rate was 187 beats per minute. I drove him to the hospital where he was treated for a heart condition he wasn't aware he had. و ئەوەی پوختەی ئەو ڤیدیۆیە لێرەدا کە نیشانیدا لەسەر زیاتر لەسەر ئەپڵ وۆچە کە بەڵکی بە تەندروستیدا و دەتوانێت لێدانی تپەی دڵوانە نیشاندا and we were miles away from لا civilization in the freezing cold. Then all of a sudden, my Apple Watch started ringing. I forgot I was wearing it. I told my grandma that I'd have to call her back, and I immediately called 911. I whispered to my co-teacher, I need to go to the emergency room right now. We were advised to head directly to the emergency room. I held down the button and whispered, Siri, call 911. I dialed 911, and that sucker started ringing, and I was smiling like a brand new baby. If I hadn't had the Apple Watch, things could have been much worse. زەنگی تۆ نەما ئێستا تازە قسەت دەکرد دەنگ نەبوو بە تۆزێکش تاخیرە. Es impresionante زۆر داوا لێ cómo بردمە este لەوەی pequeño کە aparato me ha ayudado لە دەستی من خەتەکە My وڵە زۆر doctor خاوە. said it was your watch that saved your life. Thanks for helping save my friend's دەی زۆر باش. Since the heart event was without other symptoms, clearly the watch was my only call to action and my only link to the fine medical care that saved my life. With deep gratitude, Eric. Thank you, Hannah. Sinceramente, Marcos. تکا لە کۆمنت بینویسن پێشبینیەکانتان لەسەر ئایفۆن 14 چ دەبی و بە هەموو جۆرەکانی وتمان ئایفۆن 14 پرۆ پرۆ ماکس بەڵێ There are so many ways Apple Watch improves people's lives. These are the reasons we do what we do.
پێدەچێ وزارە زۆر گرنگی زیاتر بە ئەپڵ وەچەکە درابێ هەر لە بابەتی خوێندن و خۆی بیدات کاک پشتیوانگەر بەبیرت بێ هەموو ساڵێ مەسەلەن ئەپڵ کو دەڕات داخلی ئیڤنتەکەی دەبی دایما مەسەلەن پرۆداکتە ئاسایەکانی ئەگەر ئێرپۆدی هەبی یان ئەپڵ واچی هەبی عادەتەن بە ئەپڵ واچی دەست پێ دەکە بە شتی سادە سوپ بە شتی سادە دەست پێ دەکە و چونکە خەڵکەکی زۆر چاوەڕێی مەسەلەن نەوەی نوێی ئایفۆنە خەڵکەکەی دێڵتەوە لە بۆ ئاخیرەکەی ڕاستە بێگومان واتە لای بەگەشمان تۆزە درێژ لە شێشێ بۆی بینێران دەبێت تۆزێک بینەران دەکەم ڕای خۆیان بنووسن مەسەلەن پێشبینی چییە بنووسن کە ئایفۆنی و جارە جیاوازێکی چتەبی بەراورد بە نەوەکانی پێشوو و لە بیری مەگەن لای بەکە شێر بکەن تکایە بگەشتە زۆرترین کەس لە فەیسبوک لە ئینستاگرام لە هەر شوێنەکە ئەو لایڤە دەبینن تکایە شێریکەن لە بیری مەکەن با زۆرترین کەس ببینێ و سوودمان بێ لێ ئێستاش ئەپڵ واچی نوێیە کە باسی دەکەم پێمابی لایڤەکەی ڕادەگەیەنین دەست پێ دەکەینەوە ئینشاڵڵا مشکلی ناوی میوزیکی قەتعکە ئەگەرە و شاشەکەی زۆر گەورەیە ئەمن پێم باش نییە کە لایڤەکە لە چێن دەرکردەوە کامە سەفحە لایڤەکە لەناو OBS. And here's some